شاندی باڵای یەکێتی لەگەڵ سەرکردەکانی چوارچەوەی هەماهەنگی کۆبوونەوە. با پێی لێدوانەکان هەردوو لایەن جەختیان کردووەتەوە لەوەی کێشەکان با دیالۆگ چارەسەر بکرێن و ڕێگە چارەیەک بۆ تێپەڕاندنی بربەستەکانی بەردەم پێگێنانی کابینەی نوێ بدۆزرێتەوە. باڤڵ تاڵەبانی و شاندی یاوەری لەگەڵ هەریەکە لە نووری مالیکی سەرۆکی دەوڵەتی یاسا و حەیدەر عەبادی سەرۆکی هاوپەیمانی نەسر و قەیس خەزعەلی ئەمینداری گشتی بزوتنەوەی عەسایبی ئەهلی حەق و چەند سەرکردەیەکی هاوپەیمانی فەتح کۆبوونەوە. جەختیان لەوە کردەوە بۆ گەیشتن با ڕێکەوتنێک ئەنجامەکەی پێگێنانی حکومەتێکی خزمەتگوزاری لێ بکەوێتەوە کە خواستەکانی گەلی عێراق و سەقامگیری و ئاسایش دابین کات بەردەوام دەبن. لە دوای دەستپێکردنەوەی دیالۆگی نێوان تەوژمی سەدری و چوارچەوەی هەماهەنگی بۆ گەیشتنە نەخشە ڕێگەیەک بۆ پێگێنانی حکومەت ئاسوویەکی نوێی سیاسی دەرکەوتوەتەوە. بە پێی وتەی وائیل ڕیکابی سەدر گرفتی نییە لەسەر هەبوونی پاڵێوراوی دیکەش بۆ پۆستی سەرۆکوەزیران، بەڵام گرفتیان لەگەڵ چوارچەوەی هەماهەنگی لەسەر ئەوەیە کە وەکو کوتلەیەکی زۆرینە بچنە پەرلەمانەوە یا بەجیا بچن کە بەردەوام سەدر جەختی لەسەر کردوێتەوە. محەممەد سەهیودی پەرلەمانتاری دەوڵەتی یاساش ئەو گفتوگویانەی بە ئەرێنی لە قەڵەمدا و ڕایگەیان چەقبەستویش کێنراوە و ڕۆژانی داهاتوو دیالۆگ چڕتر دەبێتەوە. بەڵام ماڵپەڕی بەغدادولیەوم لەسەر زاری سەرچاوەیەکی ئاگادارەوە بڵاوی کردەوە لەو کۆبوونەوەی شاندی یەکێتی و چوارچەوەی هەماهەنگیدا قسەیان لەسەر کۆبوونەوەکان لەگەڵ موقتەدا سەدر کردووە. یەکێتی و چوارچەوەی هەماهەنگی ڕێکەوتون لەسەر بەردەوامی هاوپەیمانەتیان و جەختیان لەسەرەوە کردوێتەوە ئەگەر دیالۆگ سەر نەگرێت لەگەڵ سەدردا ڕێژەی یاسای پەرلەمان پەک بخەن کە پێویستی بەدوو لەسەر سێ ئەندامی پەرلەمانە بە تایبەتی بۆ دەنگدان لەسەر کاندیدی سەرۆکۆمار. لە کاتی لێدوانی لەسەر هێرشە موشەکەکەی سەرهەولێر فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی لەو بارەیەوە ڕایگەیاند کاتی ئەوە تێپەڕیوە لەسەر بابەتی سەرۆکۆمار لەگەڵ یەکێتی بگەنە ڕێکەوتن، بۆیە داوای لێکردن با لەسەر بابەتە کوردستانیەکانی ناوخۆ ڕێک بکەون کە ئەوە قەیرانە ناوخۆیەکەی هەرێم قوڵتر دەکاتەوە.